ڕێشەی ناڕەزایەتیەکانی ئەم دوایە لە فەڕەنسا لە قوڵتربوونەوەی کە لە ناچینایەتیەکاندایە. ئێستا زیاتر لە هەفتەیەک بەسەر دەوری نوێی ناڕەزایەتیەکان لە پاریسی پایتەختی فەڕەنسا و باقی شارەکانی ئەو وڵاتە تێدەپەڕێت. ڕووداوەکانی ئەم دواییە کە دوای کوژرانی تازەلاوێکی 17 ساڵە بە ناوی نائیل لەلایەن پۆلیسی فەڕەنسەوە لە نزیک پاریس دەستی پێکرد، بۆتە نەبەردێکی بەرین لە نێوان لاوان و پۆلیسی بەسیجکراوی دەوڵەتی ئیمانوئێل ماکرۆندا. نائیل تازەلاوێک بوو کە هاوکات لەگەڵ خوێندن لە دەبیرستان بە گەیاندنی پیتزا هەوڵی ئەدا تا یارمەتیدەری هەزینەی ژیانی دایکی بێت، دایکێک کە بێجگە لەو منداڵی دیکەی نەبوو. راپۆرتەکان باس لە دەست بەسەرکرانی زیاتر لە 1000 کەس لە لاوان دەکەن. دەوترێت زیاتری گیراوەکان تەمەنیان لە ژێر 18 ساڵیدایە. بەپێی وتەی وەزیری نێوخۆی فەڕەنسا 45,000 پۆلیس بۆ کۆنتڕۆڵکردنی نائارامیەکان بەسیج کراون و تەنیا لە یەک شەودا 577 ماشێن و 74 بینا ئاگردراون. هەروەها 871 حاڵەتی ئاگرکەوتنەوە لێرە و لەوێ ڕوویان داوە. تەنیا لە شەوی شەممەدا 10 کۆمیساریە، 10 ژاندارمری و 6 پۆستی پۆلیسی شاری هێرشیان کراوەتە سەر. وەزیری دادگستری فەڕەنسا بە ئاماژە بەم بابەتە کە زۆربەی گیراوەکان لە ژێر تەمەنی یاساییدان ڕایگەیاندووە کە ئەو کەسوکارانەی بەرپرسیارەتی خۆیان لە بەرامبەر منداڵەکانیاندا بۆ کۆنتڕۆڵکردنیان بەکارنێنن سزای 2 ساڵ زیندان و 30,000 یۆرۆ جەریمەی نەخدیان بۆ لەبەرچاو دەگیرێت. ئەوە سێم جارە لە ماوەی 3-4 ساڵی دواییدا کە پۆلیسی فەڕەنسا بەم شێوەیە دەست ئەداتە توندوتیژی دژ بە ناڕازیان لە ئاستێکی بەریندا. هاوشێوەی ئەم کردارەی پۆلیس لە جەریانی ئاخێزی ناسراو بە جلیقە زەردەکان و هەروەها لە جەریانی ناڕەزایەتیەکان دژ بە زیادبوونی تەمەنی خانەنشینیدا دەکرێت ببینی. کاتێک دەوڵەتی ماکرۆن لە دژایەتی بە ئاشکرا لەگەڵ داخوازی زۆربەی هەرە زۆری خەڵک لە ناڕەزایەتی دژ بە ئیسلاحی یاسای خانەنشینی بە سەرکوتی پۆلیس توانی شەقامەکان بە شێوەی کاتی هێور بکاتەوە و یاسای جێی سرنجی خۆی بەکردەوە دەربێنێ، شیاوی پێشبینی بوو کە لە مەودایەکی نەزۆر دووردا جارێکی تر ناڕەزایەتیەکان بە چەخماخەیەک بڵێسەدار ببنەوە. ئێستا ئەگەرچی کوژرانی تازەلاوێکی ئەلجەزایری کە لە فەڕەنسا لەدایک بووە و گەورە بووە چەخماخەی ئاخێزەکەی لێدا و لاوانی بنەماڵە کۆچبەرەکان دەورێکی بەرچاوتریان لەم ناڕەزایەتیانەدا هەیە، بەڵام ڕاستیەکان قوڵتر و بنەڕەتیتر لەوەیە. ئەوەی لەم ڕۆژانەی دواییدا لە فەڕەنسا ڕوەدات تەقینەوەی قینی خەڵکیەکە کە لە ماوەی 3 دەهەی دواییدا زۆرترین گوشاری ئابووری نێۆلیبراڵی دەوڵەتە جۆراوجۆرەکانی فەڕەنسایان تەحەموول کردووە. زۆربەی لاوانی ناڕازی سەر بەو بنەماڵانن کە باری قەیرانی ئابووری و سیاسەتەکانی دەوڵەتی حاکم بە تایبەت لە دەورەی پەتای کۆڕۆنادا زیاتر لە هەمووان لە سەرشانی ئەوان قورسایی دەکرد. قوڵبوونەوەی کە لە نەچینایەتیەکان لە خوارەوەبوونی ئستانداردی ژیانی چینی کرێکار و توێژی مامناوەند، زیادبوونی خێڵی ئەو پەراوێز نشینانەی کە لە کەمترین ئیمکاناتی ڕفاهی و خزمەتگوزاری گشتی بەهرەمەندن، ڕیشە کۆمەڵایەتیەکانی ناڕەزایەتیەکانی ئەم ڕۆژانەی دوایی پێکدێنن. ناڕەزایەتیە کۆمەڵایەتیەکانی ساڵانی دوایی لە فەڕەنسا کە هەموو جارێک چەخماخەیەک دەبێتە هۆی بڵێسەداربوونی، جارێکی تر کۆمەڵگای ئەو وڵاتەی لەباری دادخوازی و دیفاع لە بایەخە دیموکراتیک و ئینسانیەکانی هێناوەتە سەرووی کۆمەڵگای ئوروپاییەوە. فەڕەنسا سەرچاوەی یەکەم شۆڕشی سەرکەوتووی بورژوازیە دژ بە ئەشرافیەت و فێئۆدالیزم، لانکەی یەکەم شۆڕشی کرێکاری جیهانە دژ بە بورژوازی، ئاڵا هەڵگری بزوتنەوەی گەورەی خوێندکاری و کرێکاری ساڵەکانی 60 زاینیە لە سەدەی ڕابردوودا. ڕووداوەکانی ئەم ساڵانەی دوایی نیشانی ئەدات کە کۆمەڵگای فەڕەنسا ئێستاش ئەم توانایەی تێدا هەیە کە ببێتە سەرچاوەی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە ئوروپادا.